سڵاوتان لە بێم کاتتان باش بەڕێزان من ڕەنگینم خۆشحاڵم لا یەکەم پرۆگرامی پێشەوان هاتمە خزمەتتان. لەم پرۆگرامەدا گرنگی باتوانە و بەهرەکانی ژنان دەدەین باگشتی لەسەر جەم بوارە جیاوازەکاندا. گوزەرێک دەکەین بەنێو ژیان و ئەزمموی کارکردنی ئەو ژنانەی کە توانیوانە لە بوارەکانی خۆیاندا سەرکەوتنێکی باش بەدەست بهێنن. لەم پرۆگرامەدا ژنێک میوانمەوە خۆی دەڵێت لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ساڵانێکی زۆرە بۆ تەنها ڕۆژێکیش لە خەبات و تێکۆشان و خزمەتکردن بە ڕێخستنەکانی یەکێتی دانەبراوە. لە ئێستادا ئەستێرێکی درەوشاوی نێوکایی سیاسی و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی بۆردی ئەرشیف و مێژووە کە ئەویش خات و خەمینە ساڵح ئەحمەدە کە بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم ئامادێ و بۆی پرسیاری ئەوەی لێ بکەم کە چۆن توانیوەتی بەم پلەی ئێستا بگات و لە هەمان کاتدا قۆناغەکانی ژیان یاخود ئەزمموی ژیانی بەسەرکەوتوانە ببڕێت. ئەمڕۆ گفتوگۆیەکی کراوە لەگەڵ یەکە ئەنجام دەدەین. سڵاو لێ بێم کاتت باش خات و خەمین سپاس بۆ ئامادەبوونت گەورەت کردین. ڕەنگین خانجان زۆر سپاس. سڵاو و ڕێزم هەیە بۆ بەڕێوەبەر و کارمەندانی تەلەڤیزۆنی کەرکووک و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزۆنە جوانەکەی کەرکووک. دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. بەڵام خات و خەمین پێشەوەی دەستکەن با گفتوگۆکان و کۆمەڵێک پرسیار سەبارەت بە ژیانی تایبەتی خۆت بکەم. پێم خۆشە لەلایەن هاوکارانمانەوە کورتێک لە ژیانی تۆ ئامادە کراوە با پێکەوە بینەری بین دواترە گەڕێنەوە بۆ گفتوگۆکان. خەمینە ساڵح ئەحمەد لە ساڵی 1964 لەدایک بووە. بەهۆی ژیانی پێشمەرگایەتیەوە لە خوێندندا بڕاوە و دوای ساڵانێک دووبارە دەستی بە خوێندن کردوێتەوە و لە ساڵی 2019 بۆ 2020 کۆلێژی یاسایی لە زانکۆی کەرکووک تەواو کردووە. لە ساڵی 1975 بەهۆی پێشمەرگایەتی کاکەیەوە ئاوارەی وڵاتی ئێران بوونە و لە ساڵی 1975 گەڕانەوە بۆ کوردستان. لە سەرەتای ساڵی 1970 هاوسەرەکەی شەید موئمین بڕیاریدا ببێتە پێشمەرگە و چوونەتە دەشتی کۆیە و ساڵی 1970 پەیوەندی بە ڕێکخستنەکانی سنووری دەشتی کۆیەوە کرد. لە ساڵی 1970 سنووری خەباتیان گواستەوە بۆ سەنگا و دواتریش لە ساڵی 1985 چوونە سنووری قەرەداغ. جارێکی دیکە لە ساڵی 1970 بەهۆی شەڵاوی بەدناوی ئەنفالەوە بە خێزانی بەرچەکی کیمیایی کەوتن و ئاوارەی وڵاتی ئێران بوونەوە. لە ساڵی 1970 بۆ یەکەم جار لە وڵاتی ئێران لە شارۆچکەی کانی دیار یەکێتی ژنانی کوردستان دامەزرا و خەمینەخان پەیوەندی پێیانەوە کرد. لە ساڵی 1991 لە ئێران گەڕانەوە و لە کۆمیتەی 6 یاوارەکانی کەرکووک بوو بە ئەندامی کەرتوو. لە ساڵی 1995 بوو بە ئەندامی کۆمیتە. لە 8 ساڵی 1994 هاوسەرەکەی شەهید بوو و خاوەنی 4 منداڵن. لە ساڵی 1996 لە کۆنفرانسی مەحەلی مەڵبەندی کەرکووک بوو بە ئەندامی مەڵبەندی کەرکووک. لە سیوێکی ئابدا بۆ جاری سێهەم ئاوارەی وڵاتی ئێران بوونەوە. بەڵام بەداخەوە ئەم جاریان هەرخۆی و منداڵەکانی بوون چونکە هاوسەرەکەی شەهید بوو. لە ساڵی 2005 بوو بە ئەندامی مەکتەب لە مەکتەبی مافی مرۆڤ و لە ساڵی 2007 بوو بە لێپرسراوی لیژنەی 2 مافی مرۆڤ. لە 25 حوتی 2009 کاندیدی لیستی کوردستانی بوو بۆ پەرلەمانی کوردستان لەسەر حەوزەی چەمچەماڵ. لە کۆنگرێسێدا خۆی کاندید کرد بۆ سەرکردایەتی بەڵام دەرنەچوو. بە بڕیاری ڕەوانشاد مامجەلال کرا بە ئەندامی ئەنجومەنی ناوەندی. لە کۆنگرەی 14 بوو بە ئەندامی سەرکردایەتی لە سنووری کەرکووک. لە ئەنجومەنی سەرکردایەتی لە دوای دابەشکردنی ئۆرگانەکان بۆردی ئەرشیف و مێژووی وەرگرت و ئێستا لێپرسراوی ئەو بۆردەیە. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان دەست دەکەین با گفتوگۆکانمان لەگەڵ خات و خەمین. خات و خەمین ئەمڕۆمان دوو دەکەین بە کۆمەڵێک پرسیار. سەرەتا لەوە دەست پێکەین سەرەتای کاری بڵێن تێکەڵبوونت لەگەڵ کاری ڕێخستنا بۆ کەیە گەڕێتەوە؟ بەڵێ دووبارە زۆر سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆم دەرفەتە. من بە حکمی ئەوەی کە لە خێزانێکی کوردپەروەر و هەستی کوردایەتی و هەستی نەتەوایەتی چاوم بە دنیا هەڵهێنا و پەروەردە بووین. ئێمە بە خێزانی لە ساڵی 1975 ئاوارەی ئێران بووین. ئیتر کاتێککە لە ئێران ئەوە بوو ئەو وەزعە دروست بوو شۆڕشی ئەیلول توایەوە ئێمە لەو کاتیان نەگەڕاینەوە. تۆزە وەزعەکە لە لامان قورس و نامۆ بوو کاکم پێشمەرگە بوو نەیتوانی بگەڕێتەوە لەو کاتەوەتی مە ڕێگە بە خۆم نادەم چکە بۆ بارودۆخەوە بڕۆینەوە.
من هەر لەو فترەی کە لە ئێران ماینەوە زەواجم کرد لە ساڵی 79 لەگەڵ هاوسەرەکەم گەڕاینەوە. کاتێک کە گەڕاینەوە من بە حکمی ئەوەی هاوسەرەکەم شەید مؤمین بە خەڵکی ئیمام قاسمە لە گەڕێکی زێوێ لەدایک بووە. بەڵێ خەڵکی گەڕێکی زێوەیە. ماڵی خەزورم خانوویان لە کەرکووک بوو، خانووی ئێریانەیەوە پێمان. ئێمە لە عربەت جێگیر بووین، لەوێ ئۆردوگایەک دروستکرا بۆ ئۆردوگایەکی زۆرە ملیە بۆ ئەو دەوروبەرانە. ئێمە لەوێ خانوویانیا پێمان. بەڵام شەید مؤمین چکە لە سەرەتای دروستبوونی ڕێخستنەوە پەیوەندی کردبوو لە ئێران لە ساڵەکانی 76 و ئەوانە. دووبارە هەر لە سلێمانیش و لە عربەت کاری تەنزیمی ئەکرد. وای لێ هات کە ئاشکرا بوو کاری تەنزیمی ئەکا نەیتوانی ئەمری گرتنی دەرچوو، کە ئەمری گرتنی دەرچوو ئێمە چی ماڵ و شتمان هەبوو لەوێ بەجێمان هێشت. لە ساڵی 80 چوینە دەشتی کۆیە. ئێتر دەستگیرا بەسەر ماڵەکەمانە، لەوێ ماڵەکەمانیان کرد بە مقڕی جێ شعبی. واتەوە بەبوونی ئاوارەبوونەوە هەر ئەم هەوار و ئەوهوارتان کرد. ئاوارە بەڵێ. ئێتر لە ساڵی 1970 کە ڕۆشتینە دەشتی کۆیە، من لە ساڵی 81 پەیوەندیم کرد بە مامۆستا هەڵۆ قەرەنایەوە لێرە سڵاو ڕێزم هەیە بۆی برای عزیزم. ڕێزی سڵامان. ئیتر من لەو کاتەوە دەست بەکار بووم بەکاری ڕێخستنەوە. بەڵام لە دوای فترێک ئێمە لەوێ چۆن ئەڵێ کاری حیزبیمان لەو فترەیە سەنگەری خەباتمان لەوێ بڵێن لەو دەڤەرە چوینە دەڤەری سەنگاو تا تقریباً ساڵی 85 ئێمە لە سنووری سەنگاو بووین. دوای تر لە ساڵی 85 تۆزێک وەزع تێک چوو کۆنفرێنێک بۆ ئەو کاتە مفاوەزاتێک هەبوو لە بینی یەکێتی و حکوومەتە کە ئیتر کۆ لە نهایەتی مفاوەزاتەکە وەزع ئەوێ تێک چوو. ئێمە لەوێژ گواستمانەوە چوینە سنووری قەرەداغ. هەمدیسانەوە بەتە ژیانێکی زۆر ناخۆشتان بەڕێ کردووە بێگومان. بەتەشید بە کۆمەڵێک قۆناغی سەختا تا گەشتوتە تا ئەم ئاستا. بەتەشید ئێمە لەوێ ژیانمان تەبعاً زۆر سەخت بوو. سەختی ژیانەکان ئەوە بوو، بەڵام ئەو کاتە ئێمە قەناعەتمان هەبوو، بە بیر و باوەڕەوە بوو. معنی خۆمان قەناعەتت تۆ خۆت ئەو ژیانت هەڵبژاردووە، خۆمان تحملی زۆڵم و زۆری حکوومەتی بەعسمان پێ نەکراوە، بۆیە بڕیارمانە ڕۆشتین بووین بە پێشمەگە و چوینە شاخ. لەوێش خۆمان کە ئەو بیر و باوەڕەمان هەڵبژاردبوو، قەناعەتمان پێ بوو، زۆر بە خۆشحاڵیەوە. لەگەڵ ئەوەشە سەختی ژیان هەر هەبوو، تۆ لە شارەوە بڕۆیتە لادێ قورسە. ئیتر ڕۆژانە ئاوارەبوونیش سەختە. ئەوە ئاوارەبوونەکە لێ بەوەستێ ڕۆژانە بردومانی تەیارە، تۆپ باران، هەندێک جار شەوان لە شیرینی خەوە ڕامانە کرد بۆ ئەچوین کونە تەیارەمان دروست کرد بوو لەبەر تۆپ باران ئەچوینە ناو کونە تەیارەوە. زۆر باشە. ئیتر بەو نوع ژیانمان بەڕێ باسی سەردەمی شاخ و ژیانی پێشمەرگایەتیت کرد. با بینە سەر ئەوە لەو کاتەیە بڵێن کە ئێوە لە شاخ بوون ژیانی پێشمەرگایەتیتان چۆن بەڕێ کرد، یاخودۆکو ژنان دەور و ڕۆڵتان چی بوو لەسەر ژنانی دیکە لەو سەردەمەیە؟ بەڵێ ئێمە بە حکمی ئەوەی کە لە شارەوە ڕۆشت بووین، زیاتر هەستمان بە ئازارەکان ئەکرد، هەستمان بە چەوسانەوەکان ئەکرد. ئێمە لەوێ بە تایبەتی من وەکو ژنێک لە ناو ژنانە هەوڵم ئەیە هەستی نەتەوایەتی، هەستی کوردایەتی، هەستکردن بە ئازارەکان ئەمانیان بۆ شەرحکەم، باسی خۆشەویستی پێشمەرگەیان بۆ بکەم، بۆ ئەوەی ئەوانیش طبعاً ئێمە بەعام میلەتی کورد هەمووی هەست بە ئازارەکان ئەکا، بەڵام لە شوێنێ بۆ شوێنێک بە تەئکید ئازارەکان زیاترە و زیاتر کە تۆ خۆت لە ناو واقعەکەبی زیاتر هەستی پێ ئەەکەی. ئیتر ئێمە لەوێ بڵێن ئەو دەورەمان هەبوو بۆ ئەوەی کە ئێمە هەوڵ بین ئەو کچو ژنانە لەوێ بەرچاوڕوونیەکیان بینێ لەسەر زۆڵم و زۆرەکانی حکوومەتی بەعس و خۆشەویستی کوردایەتی و نەتەوایەتی بخەینە دڵیانەوە. زۆر باشە. خات و خەمین باسی هەستی نەتەوایەتی و کوردایەتیت کرد. هەستی نەتەوایەتی و کوردایەتی لەو سەردەمە پێتوا بێ بڵێن پێت وایە زیاتر بوو یاخود ئێستا هەست ناکەی بەرەو کاڵبوونەوە بەهۆی کۆمەڵێک ململانی سیاسی یاخود ناڕەحەتی و کۆمەڵێک هۆکار و کێشە و گرفت هەست بکەی بەرەو کاڵبوونەوە چێ؟ ڕەنجین خان بەڕای من هەستی نەتەوایەتی هەر هەیە، چ ئێستا بێت ئەو سەردەمە بێ، بەڵام ئەو سەردەمە لەبەرەوە خەڵکەکە تۆزە بە قەناعەتتر بوو، یعنی قەناعەتت هەبوو بە ئەو شتەکەمەی کە لە بەردەستە. ئێستا وای لێ هاتووە قەناعەتەکان، یعنی قەناعەت کەم بووە، وای لێ هاتووە یعنی بەداخەوە هەواڵەکانمان یعنی هەرچەندمانە یار حەزەکەن زیاتر بێ زیاتر بێ.
یعنی ئەوە وای کردو تۆزێک هەستەکەی کاڵبوونەوەیەک هەبێت یاخود بڵێن چۆن بڵێم هەندێک شت وای لێکردوون مەسەلەن تموحیان هەبووە بەو تموحە نەگەشتوون تۆزێک ساربوونەوەیەک لەلایەن دروستە بێ ئەگەر من لەلای من هەستی نەتەوایەتی هەر هەیە بۆ نمونە ئێستا لە شاری کەرکووکە ئەگەر هەر حاڵەتێک ڕووبات سێرەکەی کوردەکان لە هەموو لایەنەکانی تر لەلایەنی وەکو عارەب یا تورکمان یا هەر هینەکان ئەوانەی تر قەومێتەکانی تر کوردەکان هەستی نەتەوایەتیان هەر لە دڵەوە ئەکوڵێت لە دڵەوە هەر هەست بە ئازارەکانەکەن هەست بە یەکگرتن ئەکەن هەست بە فیداکاری زیاتر ئەکەن وەکو خێزانێک وایە تۆ چۆن یعنی ئەندامێکی خێزانەکەت ئازاری پێ بگا و ناڕەحەتێکی تۆش بێ تۆش ناڕەحەتیت بێکە بە هەمان شێوازیش وەک ئەو وایە هەر تاکێکی کورد کە هەر ناڕەحەتێک بەسەر کووردا بێ هەر خەموو ئازاری بەرەکە جیاوازی نییە لەلای من پێم خۆشە زیاتر بڵێن درێژە بە گفتوگۆکان دێم بەڵام لەگەڵ کۆمەڵێک وێنەی تۆ کە هاوکارانمان بۆیان ئامادەکردن پێم خۆشە لەسەر وێنەکان یەک ڕۆین بەسەریا و مەبەستمەکە پرسیاری لێ بکەم لەبارەی ئەو وێنانەوە ئەگەر ئامادە بێ لەلایەن هاوکارانمانەوە یەکەم وێنە سەیری وێنەکان بکەین ئەوە یەکەم وێنەیە ئەوە پێم وابێ لە ژیانی ئاسایی کارکردن تا ئەوە لە چ کاتێکە ئەمە هی ئەم کاتەیە کە ئێستا من لە پرسای بۆردی ئەرشیف و مێژوم بەڵام ئەگە بڕۆینەوە بۆ وێنەکانی سەردەمی شاخ ئەوانەی تر ئەمە ئەبینین وێنێکی خۆتە نیشانەی جوامێری و نەبەردی تۆ دەرەخات بەڕاستی لە سەردەمی شاخایە ئەمە چی یادەوریەکەت بیرەخاتەوە زۆر سوپاس طبعاً ئەمە یادەوریەکان زۆرن ئەمە ساڵی 85 کە لە سنووری سەنگاو بووین هەموو لە حەزەیە کە من ئەم وێنەیە ئەبینم یاخود وێنەکانی تر ئەچمەوە ئەو سەردەما چکە هاوسەرەکەم لە حیاتا بوو ئەو کاتە ئومێدێکمان هەبوو هیوامان هەبوو بەوەی کە ئێمە ئەوە هاوسەرەکەمان شەید مؤمنی هاوسەرما ئەم وێنێت چی پەیامێکە لە لای تۆ ئەو وێنەیە لە لای من ئەوا گەیەنێ منیش وەکو هاوسەرەکەم یا وەکو برا پێشمەرگەکانم چەکم لەشان بوو یعنی ڕاستە من پێشمەرگەی نەبووم وەکو بڵێم بچمە جەبهەکانەوە بەشداری بەڵام هاوشانەکان بکەم بەڵام هیچ ژنان شان بەشانی پێشمەرگەکان هیچمان ینی بەکەمتر نەئەزانی چکە لە کاتە پێویستەکانە ئێمەش لەگەڵا نابووین لە کاتە نەهامەتیەکانە نەخۆشیەکانە پشتی هاوسەرەکانی خۆمان پشتی براکانی خۆمانمان بەرنەئەدا خاتو خەمینەمە وێنەیەکی دیکەتە کە زەردەخەنەی کە بینی لە ڕوخسارتە ئەوە چی یادەوەریکی خۆشت بیر ئەهێنێتەوە و ئەگەر بیرت ما بێت بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە چ سەردەمێک بوو ئەم وێنانە ڕەنگی خان بەداخەوە ئێمە بە حکمی ئەوەی کە چەند جار ماڵمان تیاچ و ئاوارەی و دەربەدەری و ئەمانە ئێمە وەکو ئەلبوم و شت هیچ شتێکمان نەمایەوە ئەم وێنانە لە لای خزمان و کەس و کار دەستم کەوتەوە ئەو لەوێ هاوسەرەکەم کە وێنەکەی گرتوم لێوا قیماکەم گۆشت قیماکەم بۆ کوبە وشتی وە کابانێکی باشیشی ئەو لێ خەریکی گۆشت وردکردنم ئەویش سعبەتی لەگەڵا کردم بە ڕەحمەت بێ ئەیوو ئەوە کەی ئەیکوڵێت کەی بێخۆین ئەمانە هەموو ئەمان باتەوە کاتانەی کە ئێمە ئەو کاتە لەگەڵ هاوسەرەکە ما پێکەوە ئەژیان بەڵێ خاتو خەمێن ئەمە وێنەیەکی دیکەیە منداڵەکە لە تەنیشتەوە منداڵی خۆتە یاخۆت ناسیاوان ئەوە کوڕمە ناوی شاهۆیە ئێستا هەندەسەی مەدەنی تەواو کردووە زۆر باشە خاتو خەمین لە سەردەمی شاخە چی شتێک کە یادەوەریکی خۆشەوە هەمیشە لە هەزرتاندا ئەمێنێتەوە وەکو دەستکەوتێکی مێژووی وەکو یادەوەریەکی زیێڕین یاخود چی شتێک لەو سەردەمەدا ناڕەحەتیەکردن و کە بۆ هەتا ئێستاش بەبیرکردنەوە لی ئازارتان پێدات ئێمە لەو کاتەیە ڕەنگین خان لە داهاتوویەکی گەشت ئەمانڕوانی ئەو کاتە خۆتەزانی ئێستا ئێمە لە وڵاتێکی ئازادین ئێستا بە ئازادی ئەژین بەرهەمی ئەم ئازادی ئێمە ئەو ڕەنج و ماندووبوونەی سەردەمی شاخە کە پێشمەرگەکانمان لە شاخ و لە لادەکانە خەباتیان ئەکرد ئێمە هیوا و ئاواتێکمان هەبوو و ئومێدێکمان نەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە کوردستان ئازادە بێت خۆمان حکمی خۆمانەکەین خۆمان ئەبین بە خاوەنی کیانی خۆمان ئەو هیوایەمان هەبوو بەڵام لە هەمان کاتیشە
کاتێککە ئێمە هەواڵەکانمان پێشمەرگەکان بەشداری چالاکیەکیان کە ئەکرد ئەگەر سەرکەوتوو بوونە زۆر دڵخۆش بووین هەمومان جۆبیستی ئیزگەکەی گەلی کوردستان بووین زۆر خۆشحاڵە بووین بەڵام لە هەمان کاتە ئەو شتانێک کە ئێمەی ناڕەحەت کرد کاتێکە لە جەبهەکانە کە لە چالاکیەکە پێشمەرگەکانمان کە شەیدیان ئەبوو ئیتر ئەوە ئێمە هەموو ماڵەکان وەکو تەعزیەبار وا بووین و لە هەمووشی ناخۆشتر کە هاوسەرەکەم شەید مومین لە دەستم داوە ئەوانە هەرگیز فەرامۆش ناکرێت. لە ساڵی چەند هاوسەرەکە لە دەستدا؟ هاوسەرەکەم لە شەڕی ناوخۆیە شەید بوو لە 1994 شەید بوو هەرچەند ئەو کاتێک کە ئێمە لە سەردەمی شاخ لە دەرەوە بووین ئەو کەمتر بەشداری جەبهەکانی ئەکرد زیاتر ئەو تعمیری چەکەکانی شۆڕشی ئەکرد ئیتر لەبەر ئەوە هەواڵانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو کات پێیان باش بوو ئەم زیاتر بمێنێتەوە بەشداری چالاکیەکان نەکات ئەوەی کە ئەرکەکانی لەمەیان زیاتر بوو کە تعمیری چەکەکان کات چکە ئەو کاتەوەکو ئێستا نەبوو چەک نەبوو چەکێک دەیان جار چاک ئەکرایەوە جیازێک دەیان جار چاک ئەکرایەوە ئەو کاتە بڵێن ئەو سنوورەی ئێمە کە کەم و کورتی زیاتر بوو کەم و کورتەکان زۆر بوو و چەک و ئەسلحەش بە ئاسانی دەست نەئەکەوت ئەوایە ئەوەی کە هەتا تعمیر بکرێتەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببینێت. زۆر باشە خات و خەمین هەر ژنێک لە ئێمە یاخود خانمێک لە ئێمە کاتێکە هاوسەری لە دەست ئەدا و خێزانی لێ تێک ئەچێ بە کوردەواری خۆمان ماڵوێرانی ڕوبەڕووی ئەبێتەوە بێگومان کۆمەڵێک ناڕەحەتی و سەختی ڕوبەڕووی ئەبێتەوە لە ژیانە بە تایبەتی بۆ کەسێکی وکو تۆش کە لەو سەردەمەیە بڵێن پەیوەندیت بە ڕێخستنەکانەوە یاخود کاری دەرەوەت کردووە پێشمەرگە بوویتە ئەمە تا چەند ئەمە هیچ ڕێگر نەبوو لە سەرکەوتنەکانت یاخود چۆن توانیت ئەو سەختیە بەڕێ بکەیت؟ بە تەکید ژیانەکە زۆر سەخت بوو بۆ من ڕەنجین خان چکە من مناڵەکانم بچووک بوون کوڕە بچکۆلەکەم 5 ساڵان بوو کە باوکی شەید بوو گەورەکەم لە 2 متەوەستە بوو کە شەید مومین شەید بوو وەلەو کاتانە خۆتان ئەزانن لە ساڵی 94 من هاوسەرەکەم شەید بوو 86 94 شەید بوو گرانیەکی زۆر باڵی کێشا بوو بەسەر کوردستان و هەرێمەکەی ئێمەیە وەزع زۆر خراپ بوو بەڵام لە هەمان کاتا من چکە قەناعەتم هەبوو بەوەی کە هاوسەرەکەم پێشمەرگە بوو ئەوەشمان لە بەرچاو بوو کە پێشمەرگە بێت خۆت دائنی بۆ حاڵەتی شەهید بوون و ئەوانش بۆ من زۆر سەخت بوو یەکەم خۆم زۆر گەنج بووم مناڵەکانم زۆر بچووک بوون ژیان قورس بوو بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە خۆڕاگر بووم توانی مناڵەکانم دراسیان پێتەواو بکەم سواز بخوا بە ئیرادەوە بە باوەڕ بەخۆبوونەوە توانی مناڵەکانم دراسەشیان پێتەواو کەم و کۆڵیشم نەیا و بەردەوام بووم لە کارەکانی خۆشم لەخوا بەزیاد بێ ئینشەڵا سەرکەوتنی باشتریش ڕۆبەڕووی خۆت و منداڵەکانیشت ئەبێتەوە. خات و خەمین ڕۆڵ و پێگەیشتنان بەگشتی لە خەبات و تێکۆشانەکانی یەکێتیە چی بووە؟ بێگومانیشت نیشتمانی کوردستانم سەرکەوتنێکی ئێستا بەدەستهێناوە هەر بەتەنیا نەبووە ژنانی وەکو ئێوەمانان یاخود کۆمەڵێک خەباتی دیکە لەلایەن چینەکان و چین و توێژە جیاوازەکانەوە بووە تاوەکو یەکێتی ئەم سەرکەوتنی بەدەستهێناوە. بۆیە ڕۆڵی ژنان بەگشتی لە خەبات و تێکۆشانەکانی یەکێتیە چی بووە؟ ڕەنجین خان ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ مێژوو وەکو کورد هەمیشە ژنانی کوردشان بەشانی پیاوان هەر دەور و کاریگەریان هەبووە ئەگە بڕۆینەوە بۆ سەردەمی زوو و ئەگە بڕۆینەوە بۆ سەردەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەهێرۆ هیوام وایە هەمیشە لە ساغ و تەندروست بێت شان بەشانی مام کە ئێستا زۆربەی ئەو ڤیددیوانەی سەردەمی شاخ کە ئەیبینین و زۆربەی ئەو وێنانەی سەردەمی شاخ کە ئەیبینین بەشێکی زۆری دادەهێرۆ بوو کە لەو سەردامانەیە شان بەشانی مام بەشداری ئەکرد بەشداری لە چالاکیەکان ئەکرد دەور و کاریگەری هەبوو لە سەردەمی شاخە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمیشە هەوڵی یاوە جیاوازی نەکا لە بینی ژن و پیاوە بە تایبەتی ڕەوانشاد جەنابی مام جەلال هەزار ڕەحمەتی لێبێ کاتی خۆی کە ئێمە کە جەنابیان لە حیاتا بوون زۆر هاندەر بوو زۆر پشتیوانی لە ژنان ئەکرد زۆر هانی ئەیان ئەوە هیچ جیاوازیەک نییە لە بینی ژن و پیاوە ئێوەش پێویستە دەور و کاریگەری خۆتان ببین و ڕۆڵتان هەبێ وەکو براکانتان و دوای ڕەحمەتی جەنابی مام جەلالیش بەڕاستی جێی دەستخۆشیە جەنابی کاک بافڵیش و بەڕێزکا قوبادیش پشتیوانی زۆر لە ژنانەکەن و ئەگەر ئەوان خۆیان ڕێگەیان نەدایە بە ژنان و پشتیوانی لە ژنان نەکەن ئێستا نسبەیەکی زۆرمان ژنان لە سەرکردایەتیایە و نسبەیەکی زۆرمان هەیە ئێمە لە بڵین وەکو
ئەندام پەرلەمانن بەڕێوەبەری شوێنە حەساسەکانن وەزیرمان هەیە مەسەن کاتی خۆی کافێخان هەر لەگەڵ دادەهێرەوە ئەوان بڵێن لە سەردەمی شاخ ئەوە ئێستا بۆرە کافێخانم بیرکەوتەوە ئێستا ئێمە خاتونمان هەیە وەزیرە خاتونمان هەیە بەڕێوەبەرە حتا لە دام و دەستگاکان لە هەم وەکو حیزبی هەم وەکو حکوومەت بەڕاستی ژنان دەوریان هەیە و یەکێتیش هەمیشە پشتیوانی لە ژنان ئەکات و پشتیوانی لێ کردو ئەگە ئەوان پشتیوانیمان لێ نەکەن بەڕاستی ئێمە نەمانەتوانی بگەینە ئەم قۆناغی کە ئێستا باشە. خات و خەمین باسی مامجەلال سەرۆک مامجەلالت کرد کە هەمیشە گرنگێکی یاخود بایەخێکی زۆری بە ژنان داوە لە خەبات و تێکۆشانەکانە و لە زۆر بواری دیکەشە هەمومان نەزانین کە مامجەلال گرنگێکی تەواوی بە ژنان داوە لە سەرجەم بوارەکاندا بۆی بێنە پێشەوە سەرکەوتنی باش بەدەست بهێنن یاخود ژنانی وەکو ئێوە پێشڕە و دروست ببێت بۆ گەل لە هەمان کادا ئێوە ئەم فکرە فەلسەفیەی مامتان چۆن لە کارەکانی ئێوە ڕەنگی داوەتەوە یاخود ئێوە ژنان چۆن توانیتانە سەلمێنەری ئەو ڕێگەی یاخود ئەو فکرەی مان بن؟ بەڵێ ئێمە کە باسی فەلسەفەکانی مامەکەین ئێمە وەکو قوتابخانەیەک بوو بۆ هەموو تاکێکی ژنان ئێمە مام هەمیشە پشتیوانمان بوو مام هانی ئەیان مام تەشجیعی ئەکردین بۆ کارەکان ئێستا ئێمەش کە بەڕاستی کە هەر یەکێکمان لە هەر ئاستێکە ئەبینین وا هەستەکەین هەرکە بەو ڕوحێتەی سەردەمی کە مام ئەو ڕێنمایانەی کردوین ئەو نەسیحەتانەی کردوین کە کۆڵ نەدەین کە پێویستە ئێمە شان بەشانی براکانمان بینە پێشەوە هەر بەو ڕوحێتەوە کارەکەین و هەر بەو ڕوحێتەوە ئێمە درێژەمان بە خەباتی خۆمان ناوە و بەبێ جیاوازی کردن. خات و خەمین ئەمەوەش بپرسم ژنان بەگشتی لە هەر بوارێکا بن تا چەند گرنگەکە ناوبانگ و کەساتی خۆیان بپارێزن چونکە وەک دەزانین کە ژنان لە هەر پێگەیەکا بن کۆمەڵێک ڕەخنە لەبەرەوەی ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی پیاسالارە ڕوبەڕووی کۆمەڵێک بڵین ڕەخنە ئەبینەوە یاخود توانجە بینەوە کاتێک کە ئێمە لە هەر بوارێکە ئابین یاخود هەوڵی ئامانجێک ئەدەین تا چەند گرنگە ئێمە ژنان بەگشتی لە هەر بوارێکابی بێت بڵین گرنگی بە ناوبانگ و کەساتی خۆمان بدەین بۆ ئەوی کەسایەتیمان بە پارێزراوی بمێنێتەوە. بەڵێ من بەڕێی من ژنان سەلماندویانە هەم بۆ پاراستنی ناوبانگی خۆیان هەم بۆ پێگەکەی خۆیان چکە کاتێکە قسەیەکی پێشینان هەیە ئەڵێ شێر کە دەرچوو لەلانە فەرقی نییە نێر بێت یان مێ بێت ئەیتر ئەمە تۆ کە بڕیارتدا وەکو پیاوێک بێتە مەیدانی کارکردنەوە پێویستە خۆڕاگر بی پێویستە هەوڵ بی پێویستە هیچ کەم و کوڕیەک نەی بەدەستەوە و من بۆ ئەو قسەی جەنابیشت بۆ ئەو پرسیارەت لێرانەیە عنی بەوە ئەی سەلمێنم کە ژنان هەر پۆستێکیان کە وەرگرتووە زیاتر لە پیاوان احتفازیان بە کەسایەتی خۆیانەوە کردووە زیاتر لە پیاوان هەوڵیان ناوە کەمترین کە ئەوەکو باس لە گەندەڵی ئەکرێ کەمترین گەندەڵی بن بەدەستەوە زیاتر خەمخۆر بوونە بۆ ئیشەکەیان زیاتر بە پەرۆژ بوونە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن و نەک هەر بۆ خۆیان بۆ دەوروبەریشیان وەکو مۆمێک وا بن ڕووناکی بە دەوروبەری خۆشیان بن. زۆر باشە بابین و سەرکاری ڕێخستنت لە دوای کاری ڕێخستن چۆن پلەکانی ترت بڕی بڵین لە دوای پەیوەندیکردنت بە کاری ڕێخستنەوە کاتێک کە بڵین ئەندام کردبووی لە دوای ئەندام کرد پلەکانی ترت چۆن بڕی؟ ئێمە بەداخەوە بە حکمی ژیانی پێشمەرگایەتی و دەربەدەری و ئەمانە سێجار ئاوەری ئێران بووین. من لە ساڵی 91 لە ئێران گەڕاینەوە دوای ئەوەی کە ئێمە ئەگەر من یەک تۆزێک تشک خینە سەر کاتی ئەنفالەکە چکە من لە ئەنفالەکەشە ئێمە لە ساڵی 1970 لەگەڵ هاوسەرەکەمە ئێمە لە قەراغ بووین لە مەتیقی قەراغ بووین لە دەیەک بوو دێی هۆمرامانیان پێ ئەوت کە زانیمان سنووری هەڵەبجە ئەوانە چیمە باران کراوە ئەوانە هاوسەرەکەم وتی ئەمە احتیمالە بڵێن بیانەوە ئەم زنجیرە چیایە بگرن ئێمە بڕیارماندا چوینە گەرمیان بە منی و دوتی بڕۆرەوە بۆ سلێمانی یا بۆ کەرکک وتم من ناڕۆم هەر لەگەڵ تۆیا بم ئێمە ماڵمان بەجێش ڕۆشتینە گەرمیان هەمووی هەفتەیەکیش لە گەرمیان تقریبا هەفتەیەک ماوەیەکی کەم لە گەرمیان ماینەوە لە منتیقەی قادرکەرەم چەندەیەک هەبوو تیلەکۆ و تۆپخانە و ئەم ناوانەیان هەبوو
لەو منتیقەیە تقریبا ماوەیەکی کەم ماینەوە ئەنفالی ئەوێ دەستی پێکرد کە ئەنفال دەستی پێکرد من زۆر بە زەحمەت لە ئەنفالەکە ڕزگارم بوو. شەید مؤمین زۆری لێکردم وتی ئەبێ بڕۆیتەوە چکە من 4 مناڵم پێبوو، مناڵەکان بچووک بوون، بچکۆلەکەم ئەو کاتە هەشتاوەش تقریبا 3 مانگان و ئەوانە بوو. ئەو زۆری لێکردم وتی ئەبێ بڕۆیتەوە چکە من ناتوانم هەر لەگەڵ توە بچینە چوە، یعنی بە 4 مناڵەوە ژیانەکە تۆزێک ناخۆش بوو. من کە هاتمەوە لە شاخی ئیمام شا سوارەوە هاتینەوە، ئیتر لەوێ هەواڵێکی تر لەگەڵمان نبووم، ناوی کاک ئەحمەدی حاجی ڕەشی بوو، ئەویش کچێکی ئازە بوو، کۆمەڵێ مناڵی خۆی لەگەڵا بوو، 4-5 مناڵی لەگەڵا بوو. لە هەمووی ناخۆشتر کە شتێکە لە بیرەوەری ماوەتەوە هەرگیز لە بیری ناکەم. من گەنج بووم، زۆر گەنج بووم، ئەو کچەش تازە ئەوە کچە عازە بوو، تازە پێگەشت. کاک ئەحمەد وتی تخوا شتێکەڵێن بەس دڵگران مەبە، هەنێ لەو خۆڵە وردە بن لە دەم و چاوتان بە کە گەشتینە لای عەسکەرەکان تەماحتان نەکەن نەتان بن. ئەوە نەمان خۆڵیا بوو لە دەم و چاومان کە سێری یەکمانە کرد، لەلایەک گریانمانە هات، لەلایەک پێکەنینمان بەیەکە هات من و ئەو گوڵە خاتونە. والحاڵ کە هاتینە ناو چەمچەماڵ بگورە کۆمەڵێک یادەوری ناخۆشم بیرت خستەوە، بەڵام گرنگە کە ئەوانەی کە ئێستا دانیشتون ئەمان بینن بزانن کە ئێوە بەچین سەختیەکە یاخود بەچی ناڕەحەتێکا تێپەڕێن تا گەیشتونە تام ئاستا. زۆر ڕاستە. ئیتر ئێمە کە لە شاخی ئیمام شا سوارەوە دوور بە دوور شەید مؤمین لەگەڵ چەند پێشمەرگەیەکە ئێمەیان بەڕێ کرد، بەڵام ئیتر نیان ئەوێرا زۆر بێنە پێشەوە، ئەوان دابڕان لێمان. ئیتر لەوێەوە ئاگامان لە یەک نەما. ئێمە کە هاتینە ناو چەمچەماڵ، ئەو کاتە هاتینە ناو مەدینە شۆڕش تازە دروست کرا بوو. لە مەدینە شۆڕش ئەمنێک سەرژمێری خێزانەکانی کرد. ئێمە هەڵبەتە لەسەر جادەکەی تر وەستانی پیکابێکمان دەستمان لە پیکابێک ڕاگرت، هاتین ئێمە هێنا ماڵی ئاوابێ. دواتر کە گەشتینە ناو لای ئەمنەکە سەرژمێری عیلەکە مناڵەکانی کرد و ئەوانە، منیش ئەو کاتە زیاتر شەرواڵێکی پیاوان و قەمیسێکم لەبەرە کرد، حەزم بەوە بوو، عنی وەکو پێشنانی جاران بەگشت لە سەردەمی شاخۆ بڵێن خەباتدا دائیمان ئەوە شەرواڵی پیاوانیان بەڵێ لەگەڵ قەمیسێکی پیاوانم لەبەرە کرد، ڕۆیشتنی زیاتر خۆش بوو بۆ دەرەوە ئەوە خۆش بوو. ئەوم لەبەرا بوو کە بینی مانیزانی ئێمە ئەوە هەموو خۆڵەمان لەیاوە دەم چاومان و ینیزانی ماڵە پێشمەرگە ئەوانین، وتی ئەم ماڵ و عایلەیە نابێ ڕاگری هەتا قاعەکان. ئیتر ئێمەش بە حکمەوەی پیکاب بوو، ئەو کاک ئەحمەد لە پێشەوە دانیشتە بوو، من و مناڵەکانی ئەو کچەکەی ئەو لە دواوە بووین. تۆزێک ڕۆشتین دوایی بە کچەکەی ئەو مدوتم قاعەکانە بێت چی بێ بۆ چۆمان بەرێ ئەم پیاوە. وەڵای تریامان لە بۆنێتی لەسەر سەقفی سیارەکە وەستا ترساوی زانی مناڵ کەوتۆتە خوارە. وتی ئەوە چییە؟ وتمە دێمان پرسی بۆ چۆمانە بێ؟ وتی بۆ قاعەکان. وتم کاکە قاعەکان چی لێ؟ وتی وەڵا هینە مەعەسکەرە. ئیتر دەستمان کرد بە گریانمان تکایە مەمان بە ئێمە لێرانە وازمان لێبێنە بۆ خۆمان هەر یەکێکمان بەلایەکە ئەبڕۆین، لەوێ ئەنفال کرێن، نەزانین مەسیرمان چیە بێ. والحاڵ ئیتر بەزەی پێمانە هات وتی بڕۆن. ئیتر ئێمە لەگەڵ کاک ئەحمەد ئەوتی خات و خەمین، ئیتر ئێمە ئەبێ لە یەک جابینەوە، من و مناڵەکانم بەلایەکە ئەو تۆش لەگەڵ مناڵەکان تا بەلایەک. ئیتر من خۆم کرد بە ماڵێکە، ماڵێن ئاوە بێ زۆر بەڕۆیکی خۆشەوە هاتن بە ڕوومانەوە و تۆزە دەم و چاوشتمان شۆری. بردمانی من ماڵی برایەکەم لێوێ بوو، بردمی بۆ ماڵی براکەم لە چەمچەماڵ. بەڵام بۆ بەیانیە لە ناو شاری چەمچەماڵە خەڵکی شاری چەمچەماڵی خۆشەویست بەڕاستی حەشریان کرد ئەو ڕۆژە، چکە ئەو ڕۆژە بە زیل و ئیڤا لە دەرەوە ماڵەکانیان ئەهێنا، هی خەڵکی گوندەکانیان ئەهێنا ئەیان بردن بۆ جنوب. خەڵکی شاری چەمچەماڵی هەستان تایان سووتان گەنجەکان بەردیان ئەگرتە سیارەی عەسکەری و زیل و ئیڤاکان، هەتا بۆ ئەوەی کە ئەو ماڵ و عایلانە ڕزگارکەن لە دەستیان. منیش لەوێ لە ماڵی براکەم بووم، سوتفە سێژن و کچێکی عازب هاتبوو، ئەو گەڕەکە خۆی شاردبەوە. ئیتر لەوێ بەو حاڵە هەتا منیش لە دەستی ئەوان نەجاتم بوو، وەزعێکی زۆر ناخۆش بوو. ئیتر من دوای ئەوە ڕۆشتم لە سلێمانی لە ماڵی خزمێکمان ژێرزەمینیان هەبوو. لەو ژێرزەمینە ماینەوە نەمان ئێوەرە خۆمان کەس بزانێت کە ئێمە لەوێین. دوای مانگونیوێک ئینجا من هەواڵی شەید مؤمینم زانی، جوابی بۆ ناردوم کە ئێمە ئەڕۆین بۆ ئێران. ئیتر کە من موعیدەکە وا بوو بچین من لە خەلەکان ئەو ببینم، چوینە خەلەکان لەوێ ماڵە خزمێکی ماڵی خوشکی هاوسەرەکەم لەوێ بوو. شەوێک لەوێ ماینەوە، بەڵام شەید مؤمینیش ئەوەنە لە شاخ مابوونەوە خواردن و شتیان نەمابوو وەکو پێشمەرگە،
معیدیان تێکچ بوو بەس گیان خواردبوو مەسەن خەرتە لەو چاوبازە و ئەم نوع عشتانیان خواردبوو هەرچی ئەخوارد ئەڕشایەوە والحاصل نێشێنم ئیتر ئێمە لە کاتی لە خەلەکان ویستمان بڕۆین بۆ دەور و بەریڕانی ئەوانە لەو کاتەیە شەو بوو ئێوارانێک شەوێک بوو دەمە و ئێوارە کیمایی یای لە بالیسان ئێمەش لە ڕێگا بوون کیمایی بەرمان کەوت یعنی بە خێزانی کیماییشمان بەرکەوت بەو وەزعەوە ئیتر ئێمەوە بە وەزعێکی ناخۆش و بە شاخی قەندەی لاو ڕۆشتینە ئێران بەداخەوە خەباتێکی زۆر باشتان کردووە هەر سەرکەوتوو بنخات و خەمین بابینە سەر ئەوەی کە ئێستا لێپەرسرای بۆردی ئەرشیف و مێژووی بڵێن سەرکردایەتیکی نیشتمانی کوردستانی لە ئێستا باس لەو کتێبە ئاکەین کتێبی ڕاهەندی تەندروستی لە شۆڕشینەدا لە ساڵی 1976 بۆ 91 ئەم کتێبە بیرۆکەکەی خۆتان بوون و خۆتان سەرپەرشتیتان کرد گەرباسێکیەوەمان بۆ بکەیت. وڵای من پێش ئەوە حەزەکەم بە هەر زۆر بە کورتی باسەکەم ئەگەر لەبەر بەرنامەکە ئەوەتەیە من دوای لەنەوە تویە کە گەڕاینەوە من لە کۆمیتەی شەشی ئاوەرەکان بە پلێ ئەندام کردی دەستم بەکارکردن کرد هەر لەو ماوەیە تقریبا وابزانم لە 93 بووم بە ئەندامی کۆمیتە لە 96 بەشداری کۆنفرانسی محلی مەڵبەندی کەرکووکم کردبووم بە ئەندامی مەڵبەند دواتر نەقل بووم بۆ مافی مرۆڤ لە 2005 بووم بە ئەندامی مەکتەب ئیتر من چۆن ئەندامی مەکتەبی مافی مرۆڤ ئەندامی مەکتەبی مافی مرۆڤ دواتر بەشداری کۆنگرەی سێم کرد خۆمپاڵاوت بۆ ئەنجومەنی سەرکردایەتی بەڵام لەبەر هەندێک خەلەل و ئەوانە دروست بوو من دەنگەکانم وەکو پێویست ئەژمار نەکرا شانسی دەرچوونم نەبوو دوای مام بە ڕەحمەت بێخوا منی لە ئەنجومەنی ناوەندی دانایەوە و لە کۆنگرەی چواریشا بەشداری هەر بە هەمان شێوە بەشداری کۆنگرەی چوارم کرد لەگەڵ هەواڵانم برا ئازیزەکانم لە سنووری کەرکووک من لەسەر حوزەی کەرکووک لەسەر سنووری کەرکووک من سەرکردایەتیم سواز بۆ هەموو ئەو هەواڵانەی کە دەنگیان پێین و ئەو سیقە و متمانەیان بە ئێمە بەخشی من لە کۆنگرەی چوارە بووم بە ئەندامی سەرکردایەتی و دوای هەر لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی سەرکردایەتیە ئۆرگانەکان دابەشکرا من بۆردی ئەرشیف و مێژووم وەرگرت کە بۆردی ئەرشیف و مێژووم وەرگرت لەوێ ئێمە کۆمەڵی هەواڵ لەگەڵمان کارەکەن ئەگەر مەجال بێ باسی ئەوانە بکەم من دەستخۆشی لەو هەواڵانە ئاکەم ئێمە سێ ئەندام مەکتەبم لەگەڵایە برای بەڕێز بە تەنها کەسێک سەرپەرشتی ناکایەوە تیمتانەیە من وەکو خۆم لە پرسایی بۆردەکەم و سەرپەرشتی بۆردەکەکەم بەڵام لەگە هەمان کاتە سێ ئەندام مەکتەبم لەگەڵایە کۆمەڵی کادر و کارمەندمان هەیە ئەندام مەکتەبەکانیشمان برای بەڕێزم کاک مزەفەرە خاتو ئەمیرەیە لەگەڵ برای بەڕێزم کاک هەوراز ئێمە بۆردەکەمان بۆردی ئەرشیف و مێژووە سەر بە مەکتەبی گەشە پێدانی بیر و وشیاریە کە برای بەڕێزم کاک ئارێز عەبدوڵڵا مەسوولی لە پرساوی ئەو مەکتەبەیە وەکو مەکتەبی سیاسی ئیتر ئێمە لەوێ کۆمەڵێک کاری باشمان کردووە لەگەڵ هەواڵەکانمان بەڵام لەبەر زۆری کارەکانی ئێمە لە بۆردی ئەرشیف و مێژوو هەوڵمان ناوە لە کەمترین کاتە زۆرترین کار بکەین بۆ ئەو مەبەستەش هەم هەواڵەکانی خۆمان مەشغوڵن بە پرۆژەکانەوە و لە دەرەوەی بۆردیش کۆمەڵێک پرۆژەی ترمان هەیە هەندێک هەواڵ ئیشمان بۆکەن هەندێکیان بە عەقد هەندێکیشان بە خۆبەخشانە ئیشمان بۆکەن ئەم کتێبی ڕەهەندی تەندروستی کە باس لە ژیان و تێکۆشانی ئەو هەواڵانەمانەکانەوە وەکو دکتۆر و کارمەندانی تەندروستی لە شاخ ئێمە پرۆژەکانمان وا بۆ هەوڵمان داوە هەموو ئەو بەڕێزانە کە لە شاخ بوون هەمویان بەسەر بکەینەوە ئەمە یەکێکە لە پرۆژەکانی بۆردی ئەرشیف و مێژوو کە بەسەرکردنەوەی هەواڵەکانی خۆمانە ئەوانەی کە لە سەردەمی شاخ کاریان کردووە خزمەتی پێشمەرگەیان کردووە تەنها هەر خزمەتی پێشمەرگەیان نەکردووە خزمەتی گوندنشینەکانیشان کردووە ڕەنگە بەدەیان کەسان لە مردن ڕزگار کردووە خات و خەمین هەر پرۆژەیە کە ئەیخەنە بواری جێبەجێکردنەوە لەم بۆردە چەندە کاتی پێویستە یاخۆ چەند بڵێنشتی ئەوێت بۆ ئەوی کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ڕەنجین خان کارەکانی ئێمە کاری ئەو بۆردە زۆر قورسە چکە کارەکان ئەگەڕێتەوە بۆ سەرەتای هەڵگیرسانی شۆڕشی نوێ بۆ ساڵی 76 ئێمە ئەم هەواڵانە هەندێکیان لە حیاتان نەماون هەندێکیان لە دەرەوەی وڵاتن هەندێکیان
بەهۆی نەخۆشی و بەهۆی بێتاقەتی و تەمەنەوە تااقەتی ئەوەیان نییە ئێمە لێدوانیان لێوەرگین بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە هەوڵمان ناوە ئەم کتێبە کە ئیشی لەسەر کراوە هەموو ئەو هەواڵانە دانە بەدانە دۆزیومانێتەوە ئەمە بەرگی یەکەمێتی و بەرگی دووەمیشی ئێستا هەر حازرە بۆ لە ماوەیەکی نزیکە ئەویش تەواوە بێت و ئەچێتە بواری چاپکردنەوە ئێمە هەر ئەمە بەدەرەما کار و پرۆژەی داهاتوتان بەڵێ پرۆژەکانی ترمان ئێمە لەو ماوە کەمەیە کە لە دوای کۆنگرەوە کە ئێمە دەست بەکار بووین نزیکەی 10 کتێب لە بۆردەکەی ئێمە لەسەر ژیان و خەبات و تێکۆشانی هەواڵە پێشمەرگەکانمان کراوە چاپ کراوە 2 فیلمی دۆکۆمنتاریمان لەسەر خەباتی هەواڵە تێکۆشەرەکانی خۆمان بەدەر لە گێڕانەوە کردوتانە کردومانە بە فیلمی دیکۆمنتاری و فیلمێکی دیکۆمنتاری تریشمان حازرە بەڵام لەبەر هەندێ هۆکار ئەوە جارێ ڕامان گرتووە بەڵام ئێمە یەک خاڵێک کە زۆر گرنگە نابێ ئەوەمان لەبیر بچێت ئێشێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە هەواڵەکانی خۆی بەسەرکاتەوە ئەم بۆردش کە لە کۆنگرەی 4 بڕیاری لەسەر درا کە بۆردێک دروست بکرێ بە ناوی بۆردی ئەرشیف و مێژوو یەکەم بۆ ئەوەیە کە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئەم هەواڵانەی لەو بۆردەیە کارەکەن کۆ بکرێتەوە داتا و زانیاریەکان دۆکۆمنتەکان کۆ بکرێتەوە و لە فەوتان بپارێزریا خاڵێکی کە ئەویش هەر زۆر گرنگە لەم ڕێگەی ئەم بۆردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بیری لەوە کردەوە کە ئەبێ ئەو هەواڵە تێکۆشەرانەی خۆمان بەسەر بکەینەوە ئەم بۆردەیان بە گرنگ زانی بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەم بۆردەوە بتوانین هەم لێدوانیان لێوەرگرین و هەمووکو بەسەرکردنەوەش بەسەریان کەینەوە ئێمە کۆمەڵە پرۆژەمان هەیە لە بۆردی ئەرشیف و مێژوو کتێبێکی کەمان ئێستا چاپ کراوە ئەویشە لەسەر ژیانی عەدەد جیازەکانە هێشتان مەراسیممان بۆ نەکردووە لەم زوانە هێشتا نەخراوەتە بەردیدی بینەران بەڵێ نەخراوەتە بەردیدی بینەران بەس چاپ کراوە ئەوە لەسەر ژیانی عەدەد جیازەکانمانە لە ساڵی وابزانم 82 جیازیەت پیا ئەبێت هەتا 91 کتێبێکی ترمان ئەویش حازرە بۆ چاپکردن لەسەر پارتیزانەکانی دوای ئەنفال کتێبێکی ترمان هەر حازرە بۆ چاپکردن لەسەر یەکێتی نووسەرانی شاخ کتێبێکی ترمان لە بەردەستایە کاری لەسەرەکەین لەسەر یەکێتی هونەرمەندان دانەیەکی ترمان لەسەر مامۆستایانی شاخ مامۆستایانی شۆڕش ئەو کاتانەی کە بڵێن حکوومەت هەموو خوێندنگاکانی داخست لە هەموو گوندەکانە لەو کاتەیە کە ئەوان مەسەن مامۆستاکانیان هەموو گەڕانەوە ناو شار ئیتر هەم مناڵی گوندنشینەکانمان هەم مناڵی پێشمەرگەکان بێبەش ئەبوون لە خوێندن شۆڕش بڕیاریە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریە لە پێشمەرگەکانی خۆمان ئەوانەی کە مامۆستا بوون یا ئەوانەی کە خوێندەوار بوون دەورەیەکیان بۆ کردنەوە ئەمە بۆ ئەوەی دەرگای خوێندنگاکاندا نەخرێت و بەردەوام بن لە خوێندن ئەو مامۆستایانەی شۆڕش ئێمە لەسەر ژیانی ئەوانیش ئێستا کتێبێکمان بەدەستەوەیە ئەویش لە ماوەیەکی نزیکا تەواوە بێ و لە هەمووی گرنگتر ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە زۆر گرنگە ئەو پرۆژەیە ئەویش نووسینەوەی مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە وەکو پێویست نەکرابێ ئەوەی کە کراوە لەسەر تاکە کەسی بووە مەسەرەن کەسێک بیرەوەری خۆی نووسیوێتەوە ژیان نامەی خۆی نووسیوێتەوە باسی چالاکیەکانی کردو باسی شۆڕشی کردووە بەڵام ئەم پرۆژەیە کە لە بۆردی ئەرشیف و مێژوو ئیشی لەسەرەکەین ئەمە ئەبێتە تایبەت بە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کسێکە بێ ڕەنگە ئەو بۆکسە 8 بۆ 9 کتێب دەرچێت زیاد لە 1000 چاوپێکەوتنی تیاکراوە بەلای کەمەوە ڕەنگە 500 کاسێتی سەردەمی شاخ هێنراوە هەمووی تەفریق کراوە و سوودی لێبینراوە و دەیان نامێلکە و کتێب و گۆڤاری سەردەمی شاخ هەمووی سوودی لێبینراوە وەزایدن ئەو هەواڵانەشمان کە کتێبی بیرەوەری خۆیانیان نووسیوەتەوە سوود لەوانەش بینراوە زۆر باشە خات و خەمین بڵێن بۆردی ئەرشیف و مێژوو بۆ ئەوە دانراوە کە هەموو ئەو خەبات و تێکۆشانانەی کە لە سەرجەم لەلایەن سەرجەم چین و توێژەکانەوە بڵێن ئەنجام دراوە بۆ سەرکەوتنی یەکێتی یاخود بۆ نووسینەوەی ئەم سەرکەوتنە ئێوە بیگەێنن یاخود لە هەزرینەوەی تازای بینوسنەوە ئێوە تا چەند توانیوتانە لە ڕێگەی ئەم بۆردەوە ئەم بڵێن ئەرشیفانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەبات و تێکۆشان لە هەزرینەوەی تازای بنووسنەوە ڕەنجین خان ئێمە لە نووسینەوەی ئەم
پرۆژانە کە باسی ئەەکەین لە بۆردی ئەرشیف و مێژوو هەم ئێمە هەم یەکێتی چەند ئامانجێکی هەیە. ئامانجێکی ئەوەیە یەکەم تۆ مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە فەتوان بپارێزی. ئامانجێکی ترمان ئەوەیە ئێمە پێویستە نەوەکانمان هەموو ئاشنا بن بە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئامانجێکی ترمان ئەوەیە کە هەواڵەکانی خۆمان بەسەر بکەینەوە. ئامانجێکی ترمان ئەوەیە ئەم کتێبانە ئەبێتە مەڵۆیەک ئەچێتە سەر خەرمانی کتێبخانەی کوردی. ئەمانە ئێمە هەموو هەوڵ و کۆشتەکانی ئێمە لەو بۆردەیە و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەم بۆردەیان بە گرنگ زانیوە بۆ ئەوەیە کە ئێمە ئەم دۆکۆمنت و زانیاریانە کۆکەینەوە هەم مێژۆکەمان کە کاتێک کەسێک باس لە مێژوو یەکێتی ئەکا لە بەردەستیا بێت ئەمە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەم نەوەکانیشمان بۆ ئەوەی ئاشنایان هەبێت لەسەر ڕابردووی ئێمە لەسەر خەبات و تێکۆشانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وا نەزانن هەر یەکێتی ئاوا هاتووتە ئێستا ئەوان بە حکومی تەمەنەکەیان ئاگیان لە ڕابردوو نییە بە چەند قۆناغی سەخت تا یەکێتی گوزەری کردو قۆناغی سەختی تێپەڕان و سەدان پێشمەرگەی قارەمان و سەرکردەمان شەهید بووە لەو پێناوەیە بۆ ئەوەی ئەوان ئەم کتێبانە ئەم بابەتانە یا ئەو فیلمە دیکۆمنتاریانە بچێتە بەر ببینن کە بزانن ئاشنایان هەبێ لەسەر مێژووی یەکێتی نیشتیمانی دەست خۆشخات و خەمین کاتی پرۆگرامەکە ئیتر بەرەو کۆتاییە چێ ئەمە وەکو خانمێک وەکو ژنێک کە سەرکەوتووە یاخود ئێستا ئەستێرێکی درەوشایی لە نێو کاری سیاسی و کارکردنی خۆتە کۆتا پەیامت بۆ ژنان بەگشتی ژنانی ئەوانەی کە بەنیازن یاخۆ سەرەتای دەستپێکردنی کاریانە لە سەرجەم بوارەکانە کۆتا پەیامت چییە یاخۆ ڕێنمایی چییە بۆ ژنان بەگشتی؟ وەڵا سواز پرسیارێکی جوانە من لێرەوە چاوی هەموو تاک بە تاکی ئەو خاتونانە ماچەکەم کە لە بواری ڕێخستنا کارەکەن یاخود بەرنمەیان هەیە بێنە پێشەوە یا لە کاری دام و دەستگا حکوومیەکانە کارەکەن ئێمە بمانەوێت نەمانەوێت ژیان وایە هەندێک مەسەلەن تۆ ئاسانکاریشت بۆ ئەکرێ هەندێک جاریش کۆست بر بۆ دروستە بێ هەندێک جار گرفتێتە ڕێگەت ئیتر ئەمە حەیات وایە بەڵام گرنگەوەی ئینسان کۆڵ نەدات باوەڕی بە خۆی هەبێت قەناعەتی بەو کارەی خۆی هەبێت و لە هەر شوێنێکیش ئینسان کە کاری کرد پێویستە پێش هەموو شتێک ئەو کارەی خۆی خۆش بووە ئەگەر هەر کەس لە ئێمە لە هەر شوێنێک لە هەر بوارێکا کە کارەکەین ئەگە کارەکەی خۆمان خۆش نوێت سەرکەوتو نابێت بەڵام ئەبێ کارەکەی خۆمان چۆن ماڵەکەی خۆمانمان خۆشێ مناڵەکانی خۆمانمان خۆشەوە پێویست بە هەمان شێوە کارەکان و بەرنامەکانی خۆمان کە دای ئەڕێژین خۆشمان زۆر باشە دەستە خۆش بخات و خەمین ئەمە پێنووسێکە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان بۆ ئەو خانمانە یاخود ئەو ژنانەی کە دەبنە میوانی پرۆگرامەکەم وەکو یەکەم ژن یاخود یەکەم خانم کە بە خۆشحاڵیەوە میوانی پرۆگرامەکەم بوویت ئەمەوێت یادەوەریەکی خۆت یاخود کۆتا پەیامەت یان پێشنیارت تێبینیت ڕەخنەت سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی بەرنامەکە یاخود پێشنیارت بۆ پرۆگرامەکانی داهاتوو پێم خۆشە شتێکی تیا بنووسیتەوە خۆش بێ.
دەستخۆش زۆر سوپاس بۆ ئێوەش ئەمەش سپاسنامەیەکە لەلایەن دەستگای میدیایی کەرکووکەوە لە پای ماندووبوون و بەشداریکردن لەمڕۆ لەم پرۆگرامەدا بەڕاستی ماندوومان کردی دەستان خۆش بێ گەورەت کردی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ زۆر سپاس دەست خۆش بێ دووبارە وەڵێ بەڕزان لێردا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پێشڕەوان ئومێد دەکەین لەم پرۆگرامەدا توانی بێتمان کە کەمێک لە خەبات و ماندووبوون و تێکۆشانی ئەم خانمە بەڕێزەتان پێتانمان ئاشنا کرد بێت تا پرۆگرامێکی تر و میوانداری ژنێکی دیکە لە بوارێکی دیکەدا بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ